جارێکیان جابری کوڕی عەبدوڵڵا بۆمانە ژێڕێتەوە. جابری کوڕی عەبدوڵڵا یەکێکە لەو سەحابانەی کە دوای ئەبوو هورەیرە زۆرترین حەدیثی لە پێغەمبەری خواوە ڕیوایەت کردووە. جابر ئەفەرمێ ئەگەڕاینەوە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عەلەیه وسەلەم، منیش فەقیر بووم، حوشترێکی لەڕ و لاوازم پێ بوو، حوشترەکەم ئەوەندە دوا کەوت هەتا وەکو هەموو سەحابەکان بەجێیان هێشتم. کەس لە دوامەوە نەما. وەختێکم زانی سوارێک هاو بەلامە، وتیەوە کێیە؟ وتم جابری کوڕی عەبدوڵڵام. ئەی پێغەمبەری خوا. وتیەوە بۆ ناڕۆی، بۆ نایی بەڕێوە؟ وتم ئەی پێغەمبەری خوا بینی حوشترەکەم ناڕوا و لەڕ و لاوازە. فەرمی ئەدەی دارێکم بەرێ. فەرمێ دارێکم مایە و فوویەکی پیا کرد و هەندێک دوعای بەسەرا خوێن. ئەنجا دارەکەی کێشا بە قاچی حوشترەکەیە. ئەڵێ حوشتر وەکو ئەوەی کە بازینی محەسەنێ تێکرد بێ فڕی. حوشتر ئینجا کەوتە پێشی هەموو سەحابەکانەوە، جڵەوەکەیم گرتە بوو بۆ ئەوەی کە ڕانەکات هەتا وەکو لە پێغەمبەری خوا دوور نەکەمەوە. فەرمێ من و پێغەمبەری خوا پێش هەموو خەڵکەکە کەوتی. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی جابر بۆ ئەم حوشترە دوایە؟ وتم ئەی پێغەمبەری خوا خۆ دەزانی من پیاوێکی فەقیرم. فەرمی ئەی بۆ پەلەتە؟ تیاخەری پێغەمبەری خوا تازە زاوام و تازە ژنم هێناوە، پەلەمە بۆ ماڵەوە. فەرمی کچی هێناوە یان بێوەژن؟ فەرمی وەڵا بێوەژنم هێناوە. فەرمی بۆچی بێوەژنی هێناوە؟ ئەلا ذیکرن تلاعبها وتلاعبك وتضاحكها وتضاحكك. با کچێ بووە یاری لەگەڵ کردایە، دەستباتی لەگەڵا کردایە، ئەویش بە هەمان شێوە لەگەڵ تۆیە. وتی ئەی پێغەمبەری خوا لە کاتێکا کە ئوحود هات باوکم خۆی پێچایەوە بۆ جیهاد لەگەڵ جەناب بکە. شەو وەسیەتی بۆ کردم، وتی کوڕم ئەم جەنگە ئەبینم باوکی تیاچێت، باوکی شەهید دەبێت تیایە. منیش دوای پێغەمبەری خوا لە تۆ خۆشەویستترم نییە ئەی جابر، تۆ کوڕی تاقانەی منیت، کۆمەڵی خوشکێ بەسەرەوە بەجێڵم لەگەڵ کۆمەڵی قەرزە. ئەگەر من مردم قەرزەکانم بۆ بەرەوە ئاگاشت لە خوشکەکانە بێ. ئەڵێ کە باوکم لە ئوحودا وەفاتی کرد، خوای گەورە ڕاستە و بۆ قسەی لەگەڵا کرد. عەبدوڵڵا ئەو پیاوە بوو کە خوای گەورە پێی فەرموو عەبدوڵڵا داوام لێ بکە. فەرمی ئەی پەروەردگار بمجێڕەوە بۆ زەوی. فەرمی گەڕانەوە نییە. فەرمی باشە بە خەڵکەکەی خۆمان ئەڵێم خوای گەورە چ کەرامەتێک و ڕێزێکی لێک گرتووین. فەرمی من خۆم پێیان ئەڵێم خوای گەورە فەرمی ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. ئەمە قسەی چێ بوو؟ ئەمە داواکاری چێ بوو؟ ئەمە داواکاری باوکی جابر بوو کە لەگەڵ پێغەمبەری خوایە شەهید ببوو. تی باوکم کۆمەڵی قەرز و کۆمەڵی خوشکی بەسەرا بەجێهێشتم. منیش حەزم نەکرد کچێکیان بۆ بێنم لە تەمەنی خۆیان نابێ. حەزم کرد ئافرەتێکی بێوەژنی قەیرەیان بۆ بێنم، ئەگەر هەر کەسێکیان قژی ویست شانەیکە پینەیەکی هەبوو پینەی جلەکانی بکە، حەزم کردێ بە دایکێ بۆیان، لەبەرەوە من خۆم کرد مەزەحیە بۆ خوشەکانم. پێغەمبەری خوا فەرمی چاکە کرد کە پێغەمبەری خوا ئاگای لە وەزعی جابر بوو ئاوا بوو. وتی جابر حوشترەکەتم پێ بفرۆشە. وتی پێغەمبەری خوا بە هەدیە بۆ خۆت یە حوشترێکی لە ڕوولاوان. وتی نە پێم بفرۆشە. وتی بەچەند؟ وتی خۆ بڵێ ها مامەڵی بازار. پێغەمبەری خوا فەرمی بە درهەمێ و الله یغفر لك. بە درهەمێک دێنی و خوا لێ خۆش بێ. یەڵا پێم بفرۆشە معامەلە تەقی معامەلە و بێ. تی بەخوای پێغەمبەری خوا زۆر کەمە بە هەدیە بۆ خۆ. کورەوتی 2 درهم. ها پێغەمبەری خوای جابر بجوڵێنێ. وتی ئیدەن تخبیننی یا رسول الله. وتی پێغەمبەری خوا بەخوا زۆر مەغدورم. یعنی هەر پێغەمبەری خوا فێڵم لێیەکرد. پێغەمبەری خوا هەری وێ سەحبەتی دەکات، کوڕێکی گەنج
هەتی و ماوەتەوە ئیساکێنە باوکی کۆمەڵێک کچە وتی دە باشە ئۆقەیەک تێمێ یەک ئۆقە ئاڵتوون تی پێغەمبەری خوا بە هەدیە وتی نە بە ئۆقەیە ئاڵتوون وتی وە قبوڵم کرد تی پێغەمبەری خوا بە یەک شەرت ئەبێ سواری پشتی حوشترەکە بم هەتاوەکو مەدینە هەتاوەکو چینە ماڵی خۆمە پێغەمبەری خوا فەرمی حوشترەکە بۆ خۆت هەتا مەدینە و لە مەدینەوە ماڵ مەدایبێ شیشەکانم تەسیب بکەیت بەسەر چاو جابر ئەڵێ بەیانی زوو حوشترەکەم هێنا بۆ بەر دەمگای بۆ بەر مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاڵم وتی ئەمە چییە وتم خاڵێکە وەڵا حوشترەکەم فرۆشتووە بە پێغەمبەری خوا کوورەوتی ئەو حوشترە و هەیە چۆنەی فرۆشی کوتم بەخوا فرۆشتومە خێزانم وتی و جابر چییەکی وتم وەڵا حوشترەکەم فرۆشتووە تی بە چییە وتم بە پێغەمبەری خوا بەقەینا بەزایە ناچێت چی فەرموو بڵێ بەسەر چاو سەیری ئافەتی بە ئەدەب و ئیماندارکە حوشترە لێ هاتە بەردەمی مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێ چاوەڕێی پێغەمبەرە بیباتەوە پێغەمبەری خوا هاتە دەرێ لە ماڵێ فەرمی ئەمە حوشتری شێیە پیاوەڵای پێغەمبەری خوا حوشتەکەی جابرە و تی جابرە و چێ وتی وەڵای پێغەمبەری خوا ئێمە ڕێ نەکەوتنی حوشتەکە لێ نەکەوین فەرمی جابر بڕۆ لەگەڵ بیلالە تی جابر حوشترەکە و بەرەوە و ئۆقەیەک ئاتونیش بەرە لەگەڵیان واتە پارەی حوشترەکەش بەرەوە حوشترەکەش بۆ خۆ پێغەمبەری خوا ئەم کەسایەتی و شەخسیەتە بوو هەرچی لە گیرفانی خۆیان بوایە نێهێشتەوە ئەی بەخشی بە سەحابەکان ئەی بەخشی بە دەوروبەری خۆی ئەی بەخشی بە فەقیر و نەدار و بێوەژن پێغەمبەری خوا خومسی هەبوو لە هەموو دەستکەوتێکا لە ساعت پێنجی لە ساعت بیستی بۆ پێغەمبەری خوا بوویەواتە لێک لەسەر پێنج بەڵام هیچی بۆ خۆی لا نادا ثم لا تجدوني بخيلا قد نابینن پێغەمبەرەکەتان ڕژ بێ بۆیە لە قیامەتە بەشی هەمومانەکا و هەمومانە چینە خزمەتی لەسەر کەوسەرەکەی خۆی ئاوەکا بەدەمی هەمومانەوە ئەبێ ئەمە نیشانە و علامەتی سەرکردە بێ